خۆی ڕاستە ئەڵەن کە چاوەکان لە دەست بێ لەواچێ گۆڕانکاری بێت، بەڵام لە دوای کە چاوەکانیشم لە دەستدا بەڕاستی زۆر شت کە بە چاوساغی نەمتوانیوە ئێستا بە نابینایی ئەیکەم. کاتێک کە کارزان بینایەکانی لە دەستدا ڕاستە بۆ ئەو زۆر سەخت بوو، بۆ من سەختترین بوو. لە جیهانێکدا کە تێیدا بینین زاڵە هەستەکانی دیکەی وەکو بۆنکردن و تامکردن و بیستن فەرامۆش کراوە. چونکە پرسیارەکە کە دێتە نێو ژیانمانەوە ئەوەیە ژیانکردن بە بێ بینایی چۆن بەڕێوە دەچێت. بەڵام پرسیارێکی زۆر لەوە گرنگتر هەیە، ئەوژەوەیە ئەگەر هاتو لە چارەنووسی ئێمەدا نابینابوونی تێدا بوو، ئەوە کێ کە پێی بە ئازارەکانمان دەبات و دەستمان دەگرێت و لەگەڵماندا دەبێت. چیرۆکی بەرنامەی پەیبەری ئەمڕۆمان کەسێکە کە بینایی هەیە، بەڵام بۆتە چاو بۆ کەسێکی دیکە کە بینایی نییە لەگەڵماندا بن. بەهۆی هەڵێکی شۆفێریەوە ئەوە بوو تووشی حادیسەی سیارە بووم، بەڕاستی وەزعێکی زۆر ناخۆش هات بەسەرمە. هەموو خۆشیەکانی ژیانم گۆڕا بە ناخۆشی. لە 2013دا بیرم لەو کردو کە سەردانی وڵات هیندستان بکەم. لە 2014 ئەو بوو خۆی گەورە بۆی ڕێخستم سەردانی وڵاتی هیندستانم کرد لەوێ لە ئەشیعەیە دەرکەوت کە لە کاتی حادیسەکە وەرهەمێک بووە لەسرم دروست بووە لەسەر دەماری چاوم کە لە هیندستان لەوێ عملیاتەکە کرام لە ژوورێکا دایان نابووم. ئەو بە تەلەفۆنی بۆ خێزانم کرد وتم شارە وەرە بەلامەوە لەبەرووی لە من ژوورەکەم تاریکە زۆر ناخۆشە بەلامەوە. وتی باشە ئێستایم بۆلات کە شارە هات وتم شارە معقول نییە من لە ژوورەکەم نەڕووناکیەگە نە هیچ شتێکە کاکە گوڵۆ پشتم بۆ داگرسێن. وتی بۆ وتم لەبەرووی هیچ شتێک نابین. وتی کارزان چۆن هیچ شتێک نابینی؟ وتم وەڵڵا هیچ شتێک نابینم. ئەو بوو یەکسەر ئاگاداری دکتۆرەکانیان کرد کە دکتۆرەکە هات فەحس و شتی بۆ کردم. وتی دەمارەکە عەزێتی بوو دوای ماوەیەک لەوا چێ چای بگەڕێتەوە. ئەوە بوو کە من جۆم لە دکتۆرەکە بوو کە دوای شارە پێی وتم وتی ئەڵێ چاوت قەپات بۆ بەس بۆ دوای ماوەیەک. بەڕاستی لێ دڵم پڕ بوو تا 3 ساڵ 4 ساڵ من لە ماڵەوە لە گۆشەگیر بووم هەتا 2016 لە ماڵەوە من نان و ئاوم بەس گریام لەبەرووی کە وەزعەکەم بە تەواوەتی ناخۆش بوو. لە دوای 4 ساڵ گریانی کارزان ژیان نەوەستا بۆ ئێمە بگرێت ژیانمان باشتر و خۆشتر و بەردەوام بوو. کاتێک کە کارزان بینایەکانی لە دەستدا ڕاستە بۆ ئەو زۆر سەخت بوو، بۆ من سەختترین بوو. کاتێک کە من لە هندستانەوە کارزانم بە نابینایی هێنایەوە لە کاتێکە من بە چاوی خۆی بردم بۆ ئەوە کە بەلەتەنیشتا کەمێکی ئەبینی کارم هێنایەوە بە نابینایی هێنامەوە. من کاتێکە کارزان هەردوو چاوەکانی لەدەستدا تەمەنم 20 ساڵ بوو ئەو کاتە، یعنی بە دەردی کوردەواری خۆمەڵە سەرەتای گەنجیم بوو. قسەی چواردەور بۆ دانیشی بە دیاریەوە تۆ گەنج و جوانی بۆ ناڕێ بۆ جێ نایڵی هەزار کەس مەمنونتە. بەڵام من ئەم قسانە هیچ تەسیری تێ نەکردم. پاڵپشتی خێزانەکەم زۆر گرنگ بوو بۆ من کە لەگەڵما بوون بەردەوام بوون لەگەڵما. نەبوونی باوکم 2 جار پشتی منی شکاند لە دوای ئەوەی کە کارزان وای لێ هات، بەڵام هەمیشە قسەیەکیم لە یاد بوو کە پێی ئەوتم قسەی خەڵک کاریگەریتان لەسەر نەبێ، ئەو قسەی یعنی کوردەواری وەتەنی ئەڵلقەیەکە و لە گوێمایە و هەرگیز لە بیری ناکەم. بەڵام سەختترین ڕۆژ و ناخۆشترین ڕۆژیشم ئەو ڕۆژە بوو کە کچە بچووکەکەم لەدایک بوو چەند کارە هەوڵیە بیبینێ بەڵام بەداخەوە. لەمان سەختتر کە بەڕێمان کرد لە دوای نابینابوونی کارزان تووشی نەخۆشی شێرپەنجە بوو. خۆنیە من لە ژوورەکەم نەڕووناکیەگە نە هیچ شتێکە کاکە گوڵۆ پشتم بۆ داگرسێن. وتی بۆ وتم لەبەرووی هیچ شتێک بەڵام سەختترین ڕۆژ و ناخۆشترین ڕۆژیشم ئەو ڕۆژە کە کچە بچووکەکەم لەدایک بوو. 3 ساڵ 4 ساڵ من لە ماڵەوە لە گۆشەگیر بووم هەتا 2016 لە ماڵەوە من نان و ئاوم بەس گریام.
چۆنم بەخێر سەرچوانیا خەنگێن خۆ نەمڕیون نان زۆر ئاساییە گەمجار زام خەریکی چینی ساواتێرە کارتو دەست پێ بکە باسمان لەوە کرد ڕۆژی پێنجشەممە سەیرانێکی ئامانیە نابیناکان لە ڕێکخراوە یا باسی ئەوەم کردم شارە ئینشەڵڵا خۆشمان حاز دەکەین بۆ پێنجشەممە بۆ سەیرانەکە بەس تایبێتە بە نابینان بەڵێ بەڵێ تۆش لەگەڵا ناڕۆی بەتەکیت باشە سەرەتا ئەمەیەت زۆر خۆشحاڵ بووم زۆر سوپاسان بکەم بۆ دەرفەتەکە بێمەتان بەخشی اینجا یەکسەر ئەوشم بۆ ڕوومکەنەوە مەوزۆی ئەم ڕێکۆرد و دراما و ئەم شتانە چییە جارێ ئێوە ڕۆژانەی ڕەخەرێکی چین پێشەکی بە خێراتنتانەکەین دەستان خۆش بێ کە ئەکتان کێشام ئێمە ڕۆژانە شەمان و سێ شەمانمان هەیەکەین بۆ ڕێکخرا و دەورەمان هەیە دەورەکانمان جیاجایە مامۆستا ئارام خۆبەخشانە دەوری قورئان دەڵێتەوە منیش وەکو بەشی هونەری ڕێکخراوی ڕۆشنایی چەند ئەکتەرێکین کە درامای سەوتی دەرەکەین شارەخانەی تۆ لێرە چۆنەکەی تۆ هاوکاریانەکەی لە چ بەشێکا خەریکی سینناریوانە خۆتان دروستێکەن چۆن نییە سەرەتا بەخێر بێ جەنابی شعرکی کێشا لەگەڵ ئێمە نیان خان ئێمە وەک خۆمان وەک خۆم خۆبەخشم لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بە شانازیەوە کە ئەو ئەم ڕێکخراوەش تایبەتە بە نابینایان ئەم ڕێکخراوە تایبەتە بە نابینایان سەرۆکی ڕێکخراوەکەمە مامۆستا عوسمانە ینی پێم خۆشە لێرەوە زۆر سپاسی کەم چکە زۆر ماندووە زۆر ماندووە بە نابینایانەوە من وەکو خۆم ئەکتەری سەرەکیم بەشدارم لەگەڵیانە بەستی زیاتر دراماکانتان ژیانی خۆتانیان سینناریۆ و شتانێکی دیکە یەنێکەن بە درامایەکی ئەو درامانێک کە یەکەین واقعیە مامۆستا عوسمان چیرۆکەکەی نووسیوەتەوە ئێستا خەریکی زنجیرە درامایەکین بە تەمانی ئینشاءڵڵا تا 1000 حەڵقە بڕوات ئێستا ئەڵقەی 18 دوێنێ شەو پێشکەشمان کرد دراماکان باش لەوە کە زنجیر ئەڵقەکان کە سامانی میراتی ئێستا من لەوێ دەوری باوشێکە بینم کە دەوڵەمەندم شارە دەوری دایکە بینێت لە دەورەکانی شاوەیە کوڕێک نابینایە شارە خراپە لەگەڵم کوڕە نابینایە جا چیرۆکانیشمان واقعیە چۆن بۆ بڕیارتان نابێنە نێو ڕێکخراوێکەوە و بە خۆبەخشی کار بکەن و لە کاتێکا تۆ پێما کاری دیکە شتێ بەڵێ من لە ینی بێجگەوەی کە من ئەرکی ماڵە و دەوام و بژێوی ژیانی خێزانەکە لەسەر شانی منە ئەم کارە کارێکی خۆبەخشانە بەڕاستی لە هەردوو ئەرکەکەی ترم پێ خۆشترە لە دوای ئێرە ئەڕۆنەوە بۆ ماڵەوە ڕاستەخۆ دوای شێرەخراوە چنەوە بۆ ماڵەوە لێش دووبارە ئەرکی ماڵ ئەرکی کاری دیکە حەزەکەم ئەوەش لەگەڵ ئێمە بەش بکەن ئێمە ئەوش ببینی چینەوە بۆ ماڵەوەڵەن چی لە خزمەت تابی لە ماڵەوە هیچ هاوکاری تەکات بۆ ئیشەکانی ماڵەوە کارزان نا ئیشێکی لە کۆ کردومەتەوە خۆ ینی ئاوخواتەوە تەبی بەز ئاوخواتەوە پێم ناڵێ ئاو خۆمەوە ئەوەی باشە کێشی ئەوم نییە بانگم کە هەموو دەقەیە بڵێ پەرداخی ئەوم بۆ بێنە خۆی ئاوەکە ئەخە بەس ئاو خواردنە یانی شی تریش هیچ ئیشێکی ناکە بەس من کە لە دەوام بم مەجبوریەتە بۆ خۆی چا بۆ خۆی لێنێ ئەنی کە تۆ لە ماڵی خۆی نایکات بانقەت بس کە من لە ماڵ نەبم کت برسێ بێ کارزانگلەی بێ بۆچی ئەی بۆچی هاوکاری ئەوسەرەکە و ناکەیت ئەوە نیە ئەو هاوکاری وڵی حەزەکەم هاوکاریکەم وەزان جاری وێ وڵە قەیناکە حەزێتەویان قەینابات و هیلاک نەبیت زۆر دووباری ناکەمەوە دووباری ناکاتەوە بەخوا کاک کارزان مۆزوعی ژنێنانە هەیە لە بەیانیەوە زام 100 جار زیاتر باسییان بابەتت کردو ئەمێ ژن بێنم ئەمێ ژن بن هەموو جارە ناو نابیناکانەوە کردم بە سەعوبەت اینجا کاسمە هەر شوێنێک تەنانەت لەم بزگەوتی جەسات جەماعەتی مزگەوت کە ئاچم هەمیان من ناکرد بە دوو منیش هەڵم بەرەڵات تەنکی سەربان
جواب بناوس وەکو شتێ سوالنا یعنی پێ ناخۆش نییە ئەم بەردەوامە قساناکە لە باشنێکی کێش بێنم مەزانێ لایەنم بووی باشە شارەخانەمێ باسێکی ژیانی خۆتم بۆ بکەی ئەو گۆڕانکاریانەی کەوە لە ژیانی تۆیا ڕۆیا چی بوو من ئەمڕۆ زیاتر هەستەکەم ڕاستەکە کارزان جودێکی باشی هەیە و شیرۆکێکی باشی هەیە گۆڕانکاری زۆری بەڵام هەستەکەم بەشێکی زۆری ئەرکەی قورسەکان بۆ سەر ژیانی تۆ دروست بووە بەڵێ من بەدەر لەوەی کە لەگە کارزانە لە دەری شۆم داوامی شەکەم ئەرکی ماڵیشم هەیە مناڵش بەڕێوا بم شارەخان ئەڵێن کە ڕووداوێکی ناخۆش ڕۆیە زۆر جار ناخۆشی تا تەمەنێکی زۆر بە دوای خۆیان هێنا ئەم سەختیش کە بۆ ژیانیەوە دروست بوو دڵنیام کە چەندێک بۆ کارزان سەخت بووە دووەندە بۆ تۆ سەخت بووە ئەمێ باسی و سەختیانم بۆ بکەیت چۆن توانیت تا چۆنڵی خۆت مۆتیڤیتکەی چۆن توانیت تا پێی بم بەو ئازارانی ئەو بەریت و لەگەڵ یابیت و دەستی بگری ڕاستە ینی کە کەسێ تووشی نەهامەتیەک ئەبێ ئیشەڵا بە نەهامەتیش حساب نابە لە سەرمان زۆر ناخۆشە کە من کارزانم بە چای ساغ برد و بە نابینایی هێنامەوە سەخت بوو من بەڕاستی بەڵام هەوڵمدا ینی ڕاستە ئەم تێکشکا بوو ڕووخا بوو بێتاقەت بوو تەنانەت ئێمە چرکە چرکی سەعاتی ڕق لێ بوو ئەوە ئەمە پیلی ساعتەکەمان دەرکردا ئەوەندە گۆشەگیر بوو ئەوەنە گۆشەگیر بوو کەس بۆی نەبوو بچێتە ئەو ژووری کە ئەوی تیا دانیشتۆ چکە تااقەتی ژیانی نەمابوون ئازای چێنە تۆ بە چاوێکی خۆتۆ بەڕووناکیەکەەوە بڕێت و دوای بیتەوە بە دوو چای تاریکەوە زەحمەتە زۆر زەحمەتە بەڵام من هەوڵممە ئەم هەلم قۆستەوە بەڕاستی هەوڵمە لەم بێتاقەتێ بیهێنمە دەرەوە ڕاستە من هیچ شوێنێک شارەزانە بوو هیچ شتێکم نازانی بەڵام کە چینە بڵێن هاتوچی سنتەرمان کرد و دوای ڕێکخرا و دوای چوونە دەرەوە وردە وامان لێ هاو لە خوا بزیابووین مەم کەسە و ژیانیشمان نەوەستا بگرە ژیانیشمان خۆشتر بوو لەخوا بزیابە تۆ ئیشی چێکەی شارەخانەستا من لە وەزارەتی ناوخۆم چوویتە شوێنەکەی ئەو ڕاستەخۆ بەڵێ لە جێگەدانەنێکیان بۆ کردم لەخوا بزیابێ ئێستا بەوە بژێوی ژیانی خۆمان بەڕێکین و شانازیشی پێوەکەم حەزیشم زۆر زۆر لە ئیشەکەم باش کاری ماڵەوە کاری ڕێکخرا و خۆبەخشی کاری داوامکردنت بەخێوکردنی مناڵ چیترەکەی بەڵای تر سایق لەگەڵمان لەگەڵ نابیناکانە زۆر هاوکاری شۆفێریشیان بۆکەم بۆ هەر شوێنێ بڵێن اینجا بەخشیش هەمووی خۆبەخشیە هەر هەمووی خۆبەخشی و ئەمە بە خاتری کاکارزان نییە خۆت ڕاستە ینی من کارزان نابینا نەبووایە هیچ شتێ لەم کارانم نەئەکرد بەڕاستی ئەرۆ خۆت ژنێکی ماڵەوە ژیانێکی ئاسایی بەڵام کە من کارزان نابینا بوو ینی ڕەنگە خۆی گەورە ویستی لەسەر ئەمە بوو بێت ئەو نابینابێ من چاکراوە بوو ینی بەڕاستی ئەگیناوەگە هەر تاکێکی تری ئەم کۆمەلگایك و ژنێک کە لە ماڵەوە کاری ڕۆژانی خۆیەکە ئەبوو هەر ئەمە بم بەس من ئێستا لەخوا بزیابێ ئیشی ڕۆژانی خۆم ماڵەکەشم باڕێوا بم مناڵەکانیش باڕێوا بم و ئیشی کارزان و ئەو کارە خێرخوازیش کە ئیکەم خۆبەخشیەکەم ئەشکا کارزان باسی دووکچەکەتم بۆ بکە یەکێکیان پێم وایە هەر نەتبینیوە لەگەڵ ئەوانە تەعاملە چۆن ئەوان چۆن لەگەڵ ئێوە ژیانەکەن لەگەڵ باردۆخەکە چۆن ڕائەتون بەنسبەت مناڵەکانەوە ئێستا لە کوێن جارێ وازانم دیار نین گەورەکەمان کاڵێ لە 5 عەدادیەوە لەگەڵ ڕەفقانە چوو بۆ بازار پچکۆلەکەشمان کەزێ 2012 ئەو لە دەوری قورئانە لە مزگەوتە دوای نوێژی عەسر عادەتەن نێتەوە بۆ ماڵەوە لەگەڵ مناڵەکانە وەڵا هەر چۆن نەڵێت هەموو جارە مناڵەکان دەڵێ باوک هەم باوکیش و هەم ڕەفیقیش وەکو ڕەفاقەتێ بە تایبەتێک کچە گەورەکەی وەکو ڕەفاقەتێک لەناو ماڵەکەی هەڵسوکەوتەکەین و پچکۆلەکە زۆر هاوکارمە تا کاچین بۆ ماڵێک بۆ داوەتێ بۆ شوێنێک ئەمانۆکو شاران کە باسییان کردوڵێ چاوەڕێیەکە حتا من لەسەر سفرەکە دانیشم یێتە لاشمەوە زۆر جوانیان دەستمەگرێت باوکەمە خواردنەکەی باوکەمە زەڵاتەکەی باوکەوەیە چکار بە حکمی کە نەشم بینیوە ئەو هەست بە و بەرپرسیاریەکە بەرامبەر بە من ئەگەر لە ڕووی هەستەکانتەوە هەستەکەی شکلی چۆنە شێوەی چۆنە وڵای عادەتەن ینی ئێمە کە کەسێک نەبینی بڵێن بە چاو ساغی بە نابینایی وەکو خۆمان چۆن ها دەموچایەکی بۆ دروستەکەین لە دڵی خۆمانە یا من هەستەکەم زۆر تا پرسیارشم کردەوە هەر وەکو کاڵەیە وایە لەوە چۆتە سەر کاڵ بەس دەموچای ئەوت بیرما دەموچای کاڵە بیرما کاڵم بیرماوە باشە جیاوازی هەیە لە نێوان ئەو کەسێک کە هەر لەگەڵ لەدایک بوونە بە نابینایی لەدایکە بێت لەگەڵ ئەو کەسێک کە لە نیوەی تەمەنیە لەدایکە بێت هەم لە ڕووی خەوبینینەوە هەم لە ڕووی کۆمەڵک شتەوە بە پێ و تەجروبەی خۆت کە لەگەڵ ئەو کەسانی نابینان ڕۆژانە کاریان لەگەڵاکیت و ئەیان بینیت ئەوان چی بەتۆڵێن یان چۆن هیچ ئەم ئەزمونەی بینینەی خۆت لەگەڵ ئەواندا هاوەش پێکەیت و بەیان باسەکەی
هەستەکەی جیاوازەکە زۆر بێت جیاوازەکەمان تقریبا زۆر باوەڕ ناکەم زۆر بێت ئەو کەسانەی کە لە زیکماکەوە نابینا بن بەنسبەتەوە کە خەوە بینی زۆر پرسیارەوەمان لێ کرد ئایا کە خەوە بینیت بە سەوتە یان بە سوڕێ زۆر پرسیار لەگەڵ شارە کەسمە بازار یاکرد کابرا قسەیەکەم لەگەڵ مامەستا پرسیاکسە دەزانم مام خەوەکێڵێ بەنسبەت ئەوانەی کە چاویان نیان بینیوە ئەوان خەوە بینن بە سەوت بەجێکێک وەکو من کە چاوم ساغ بۆ دوای نابینا بووم خەوەکان دەبینم هەر بە سەوت و سوڕە یعنی زۆر جار کە خەوە بینم بە جەماعەتی دایری خۆمانەوەیە کە چۆن جاران هاتووم و ڕۆشتوم زیاتر خەوەکان بە ڤیدۆ بین ئەش یک پرسیار لێکم لەوانە تۆزە پرسیارەکە ناخۆشیش بێ ئەگەر هاتوو شتەکان باکسەوە بووە تۆ بیناییت لە دەستندایە بە پێچوانە دوور بێ شاراخانە شتە بووە پێت وایە هەمان ئەو هەوڵ و تێکوشانە و ئەو هەموو کارە سەختەی کە ئەو توانی بیکات تۆش ئەو توانی بیکەی بە دڵنیاییەوە چۆن شارە خۆشەویستی بۆ من دەبڕۆمیش هەمان شت لەبەر ئێمە کە چاوساغ بووین بە خۆشەویستی زەواجمان کردووە ساڵانێکی زۆر خۆشەویست و هاوڕێ بووین ئێستاش کە بڵێن ئەو پرسیارەی جەنابێت بە دڵنیاییەوە گەر شاراش بۆیە من هەمان خزمەت و هەمان کاری خۆم بۆ جێبەجێ کرد باش بە وێمونای تۆ شاراخان وتت لە تەمەنێکی گەنجا بووم خەڵک پێی وتم جوانیت بۆ زەواج ناکەیتەوە بۆ ژیانێکی کە دروست ناکەیتەوە چ شتێک زۆر پاڵ نەرە بوو جگە لە خۆشەویستێکە بێگومان چ شتێک زۆر پاڵ نەرە بوو بۆی کە بڵێ ئەکرێت کەسێک لەگەڵ کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە ژیان بکات و وەکو هەر کەسێکی دیکە ببێت بە نمونێکی جوانیش نەکەرەوەی کە ژیانێکی ئاستاییانە بێت بەدەر لەوەی کە خۆشەویستم بوو بە خۆشەویستی زەواجم لەگەڵا کردووە باوکی کچەکەشم بوو یعنی زۆر گرنگە کە تۆ ئەبێت وجودی ئەوەت هەبێ ڕاستە من بە چاوساغی ویستومە ئەی بۆ بە نابینایی نەمە هەرو ئینسانەیە لەگەڵ مایە یعنی هیچ شکڵشەوەی ئەم زلامە نەگۆڕاوە هەر ئەو کارزانەیە کە من ویستومە و چاوی ساغ بووە ئێستا ئەمە فەزلی خوایە یاوێتی بەسەر ئەوە کوێناڵێ من لە دوای ئەم گفتوگویی کە من و تۆیەکی من نابم بە نابینە خۆ نەزانین ینی هیچ کەسێ بەدەست خۆی نییە کەواتە کە من بە چاوساغی ویستم ئامادەیم تیا بە نابینەیە ویستومە بەڵام بە سەختترین ڕۆژ و ناخۆشترین ڕۆژیشم ئەو ڕۆژەم کە کچە بچووکەم لەدایک بوو چەند کارە هەڵویە ببینێ بەڵام بەداخەوە چەند وەسفی بۆکەین یعنی هەتا ئێستش خوانە بۆ تەمەنی 10 ساڵە وەسفەکەی بۆکەین ئەڵێ ئادایەک و هێمە بەرچاوی بەس بۆ من زۆر سەخت بۆ ئێمە پەروەردەی یەک خۆڵواوین بۆ یاگما بەست و بۆ یەگێ پێناوین لا ناو یەکتێراش تۆوینەوە لا ناو یەکتێرا تۆوینەوە ڕێبواری یەگەڕێین گیانابینەوە ڕێبواری یەگەڕێین گیانابینەوە ئێمە گیانێکین لا دوو جەستادا وەک شێعر و ئاواز لا یەک بەستادا ئای دنیاش ناتوانێ لێکمان کاتەوە دنیاش ناتوانێ لێکمان کاتەوە ماگار خوا بۆ خۆی بێمان باتەوە ماگار خوا بۆ خۆی بێمان باتەوە زۆر جار کچەکانمان لەو شتا ترسن یان من شتێکی زۆرم بینیەوە تایبەتی لە ناو ئەو کەسانی کە نابینایان کچەکە زۆر جار خۆی ڕازیە بۆی کە لەگەڵم کەسە نابینایە هاوسەرگیری بکە و کێشەی نییە بەڵام دووبارە کۆمەڵگا و خێزان دەستێوەردانەکە لەم بابەتە و ڕێگە نایە ئێوە هیچ لە ڕێکخراوەکەی خۆتان بەتایبەتی تۆ ئەڵێن زۆر پرۆسەی زەواج جۆشتانە ڕێکەخەی بەتایبەتی لە نێوانەوە کەسانی کە نابینان لەگەڵ چاو ساغەکانە گرفتی سەرەکی لەم بابەتە چییە؟ تەنها ترسە ڕەنگە ئەو کەسە نەوێرێت یان ئەو دایکە یان ئەو بانکە یان خوشک یان برا ئەترسێ لەوەی ئایا ئەگەر ئەم کچی خۆی با بە کەسێکی نابینا یان نابیز یان کەم ئەندام پێڵێ ئەوە کچەکەی لێ زیایە بوو یعنی وە ئەزانێ لێ زیابێگەر ئەو کەسە شتە کۆتایە مرۆڤێک نییە ئەم بیرکردنەوە لە چی و بۆیان دروستە بێت بەشی نابینا ئەوەی ئیمر تۆ بینیمان و
سێمان کرد ئەزمموی ژیانی ئەوانەشتی زۆر بە پێچوانە من هەند جار هەستەکەم کە ئەو توانایی لەوانە هەیە لە ئێمەمانانە کە چاساغی نییە بەتەکیید بەڵام من وەکو پێم وتی قسەی کۆمەلگا زۆر تەئسیری لەسەر تاکەکانمان هەیە ینی ڕەنگە وەکو تعلیقێک ینی ها تانیکیان لێ بدرێ بۆیە ناوێرن نە کچیان بن بە کەسێکی نابینا نە ئەوەتانێ بوێرن کچێکی نابینا بێرن بۆ کوڕەکانیان بەس ئەمەش ساسەی کۆمەلگانیە هەندێکیشانێ دوو جار هاوسەرگیری کردووە ئەنی هاوسەرگیری کردەوە و بۆ ڕێک نەکەوتیان شتێک بەڵام دواتر جارێکی دیکەش توانێتی دەرفەتێ بێ لەگەڵ کەسی چاوساغیشە ئەمەیان چۆن بەڵێ هەمانە ینی وەکو پێم وتی نابینا بووە جیا بۆتەوە نەگونجاوە هەر وەک تاکێکی تر دوای ئەوەش زەواجی کردوێتەوە ئەنی ئەم لەڵم خۆی گەورە قەرەوەیکی باشتری بۆ کردێتەوە بە چاوساغیش ینی زەواجی کردێتەوە بە چاوساغ یان چاوساغێکی هێناوە درێژە بە قسەکانمانین باچین کەمێک یاسەش بکەین زەحمەتی و زۆر کێشا زۆر شتە گۆڕی بەڵام لە ئێستا تا ڕازیت لە ژیان لەخوا بەزیابێ ئەو ژیانی کە من هەمە ڕەنگە خۆی گەورە ئەو توانایی یا بێتمێ کە بتوانم ئەو ژیانە بەڕێکم زۆر ڕازی کە توای ئەوڕووداوانەوە کارێک بوو بۆ ئەوەی کە تۆ بتانی خۆت بدۆزیتەوە خێزانەکە توانای ماڵەکان توانای خۆت بەتەکیید ینی ئەو باراش قورسی سەرشانی من کە هات بەسەر شانمە لەخوا بەزیابێ ینی توانیمە بەسەریا سەرکەوم و ترسیشم لێ نەبێت ئامۆژگاری چێ بۆ کەسانی کاکەونە بارودۆخێکی ناخۆش و سەختەوە و پێویستیان بەوەیە کە کەسێک هانیان بدات یان کەسێک هەبێت پێی بۆ بارودۆخی ئەوان ببات پێیانەڵێم هەر ینی بڵێن هەر ژیانێک کە خۆی گەورە ئەیهێنێ بەسەرتا حتمما هێزیشە بەقەت ئەوت ئەیاتێ کە بیتوانی یعنی هیچ کاتێ خۆی گەورە بەندەکانی وە شکست پێ ناهێنێ کە بارێکی باتێ و نەیتوانە نە ئەوە لە لای من دروست نییە ئەگەر بێت و ستا بتەوێ قسە بە کارزان بڵیت ئەو ئێستا لەگەڵمانانە و نازانێتەوە چ شتێکەکە یەک ڕستە پێشکەشی ئەو بکەیت کە لە دوای لە بەرنامەکە بیبینێتەوە کوێ لەبێ حەزێکی چ پێ بڵێ پێڵم کارێکیان بێخەم بە من گۆچانی دەستم هەتا هێز و توانام هەبێ هەتا بمێنم لەم ژیانە منە بم بە گۆچانی دەست و ئەبم بە ڕۆشنایەک بۆ بەرپێکانت شەراخان نمونەیەکی جوانی کۆمەلگای ئێمە بەڕاستی شانازیت پێواکەین و زۆر خۆشحاڵین کە بەشداری بەرنامەکەمانت کرد زۆر سپاس بۆ جەنابنیاکە من خۆشحاڵتر بوو ئەبم بە تاکێک بۆ کۆمەلگایەک لەبەرەوەی هاندان بم بۆ چاردۆرەکەش زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵین دووبارە سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی پەیبەر بوون هەتاوەکو بەرنامێکی دیکە و چیرۆکێکی دیکە بەخواتان دەسپێرم